لاسی سادق یاری کۆتایی جامی قەزاکە لە نێوان هەردوو تیپی هاوژین و پێشڕەودا ئەنجامدرا. تیپی پێشڕەو توانی 3-2 لە تیپی هاوژین بباتەوە و سەرکەون و بوونە پاڵەوانی جامەکە. جامەکە بۆ وەرسیاسی پلەیەک و پلە 2 پلە 3 کرابەوە کە ماوەی 2 مانگی خایەن بە بەشداری 46 تیپ. لە کۆتا یاریشدا لە مارسمێکی تایبەتدا هەردوو تیپی یەکەم و دووەم خەڵات کران. یاریزانان وەرشدۆستانی سێ سادق ئەم جۆرە خولانە بە گرنگ و پێویست دەزانن و هیواخوازن لە داهاتوودا برەوی زیاتری پێ بدرێت. لە چالەکانی ئەنجومەنەکەمان بەشدارە بێ، زۆر سوپاسیانەکە دەستیان خۆش بێ. ئەمڕۆ یاری کۆتایی جامی سێ سایق بوو لە نێوان تیپی هاوژین و تیپی پێشڕەو. جامی سێ سایق ساڵانە لە سێ سایق دەکرێتەوە بۆ هەر سێ ئاستەکەیە. جامەکە 46 تیپ و 47 یاری بوو، 2 مانگی خایەن. ئەمڕۆ شەکو بینیتان یاری کۆتایی بوو لە نێوان تیپی پێشڕەو و تیپی هاوژین. تیپی پێشڕەو توانی بە 3 گۆڵ بەرامبەر بە 2 گۆڵ بێتە پاڵەوانی جامی سێ سایق بۆ ساڵی 2020. توانرا بە باشترین شێوە بگات ئەنجام دەستخۆشی لە لیژنەی ناوبژیوانان و ئەنجومەنی باڵاکەم بەڕاستی بۆ ئەم وەسانی وەرشە لە کوردستان بەگشتی و ناوچەکان بە تایبەتی لە بڕێکە بە حکومی وەرشی کوردستان وەساوە لە خولینایە بوو یاریەکان. ئەم خولانەکردنەوەی ئەم خولانە بۆ تیپە میلەکان بەڕاستی جێگای دەستخۆشیە و بەرایبەتی لە پایتەختی وەرزش سێ سایق کە توانراوە بۆ خولەکانی ئاستی پلەیەک تەواو ببێت باشترین شێوە پلەسەکان بە هەمان شێوە دەستخۆشی بۆ لیژنەکە بە هەمان شێوە توانرا جامی سێ سایقیش بە کۆتا بێنرێ. ئێمە بوو تیپی وەرشی هاوژین دەستپێکی باشمان بۆ لە سەرەتای خولەکە توانیمان بگەینە یاری کۆتایی و ئەنجامی دڵخۆشکەر بەدەست بێنین، بەڵام ترەوەش تۆپی پێ بەڕاستی بەداخ و پەشارێکی زۆرە نەماتوانی جامەکە بەدەست بێنین. 3-2 بە تیپی پێشڕەو دۆڕای پیرۆزیان بێ لە شانسان نەوە توانیمان پلە یەکەمی جامەکە بەدەست بێنین. دەمەوێت دەستخۆشی تاوام بۆ لیژنەی تیپە میلەکانی لیژنەی باڵای تیپە میلەکانی قەزای سێ سایق، لیژنەی ناوژوانی قەزای سێ سایق بکەم کە بەردەوام من لەکردنەوەی خولانەکە بۆ ئاسی یاریزانان و بۆ تیپەکان بەردەوامە. ئێمە وەکو یاریزانان دانابڕن لێی بەردەوام ئاسمان جێگیرە. سوپاس بۆ کەناڵی پێیان کە بەردەوام لە یاریگاکان ئامادێ. سوپاس بۆ ئێوە.